مامۆسای بەڕێز زۆرم چینە دەبێ ئاوەکی لێ نەبێ ئاوی خواردنەوەی دەبێ مسلمانێک نەبێ ئاوێکی بێنیت ئای بۆ مسلمانێکی ئاوەکی بێنی ئای دەست خۆش ئای جەزاکەڵڵا ئای دەست خۆش بێت کوڕە لە تینوای تێت ڕزگار کردین ماڵتە ئای دەست خۆش جەزاکم الله خوا گەورە پاداش بداتەوە ئای جەزاکەڵڵا ئای دەست خۆش بێ ئای خوا جەزاتەوە بەڕاستی چاکەی شاکی لەگەڵکردی مامۆسای بەڕێز دەست خۆش بێ ئاخوا لەو ئاوەی ڕا باسی تینوێتیت کرد فەرمایشتێکمە بیر هاتەوە باو فەرمایشتە بخوێنمەوە زۆر فەرمایشتێکی بەسوودە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکیدا باز دەکات دەفەرمێ دوو کەس بە ڕێگایەکیدا دەڕۆیشتن لە بیابانێکی یەکێکیان پیاو چاک بوو پیاوێکی باش بوو یەکێکیشیان پیاوێکی تاوانبار بوو کەم تەرخەم بوو تاوانبار بوو بە ڕێگایەدا دەڕۆیشتن لە ڕێگایە تەبعەن لە بیابانی بوون ئەو پیاوە چاکە و پیاوە مسلمانەکە و وەکو بڵێ ئەوەی کە ملتەزیم بوو پیاو چاکەکە لە ڕێگایەدا زۆر تینووی بوو هەتاوەکو وا هیلاک بوو کەوتە گۆڕێ ئەنی لە تینوان خەریک بوو دەخنکا لەو بیابانەی وەکو ئێستا نییە هەموو شوێنێک شار بێ و ئاو هەبێ و ئەوانە بۆیە زۆر تینوی بوو هیلاک بوو کەوت پیاوە تاوانبارەکەش کوتی وەڵاهی ئەگەر بێت و ئەو پیاو چاکە ئێستا لە تینوان بخنکێت پێم وانییە بۆ من چاکە و پیاوەتی بێ ئەو پیاوە ئێستا لە تینوان بخنکێت ئەمنیش ئاوم پێ بێت خۆمە ترسی ئەوەشی هەبوو ئەگەر ئەو ئاوەی بداتە پیاو چاکەکەی بۆ خۆی لە تینوان بخنکێت بەڵام پشتی بەخوای پەروەردگار بەست هەندێک ئاوی پێپڕژاند و دوایی کە بەهۆش خۆی هاتەوە ئاوەکەی پێدا و تێر ئاوی کردو خوای گەورەش نەجاتیدان هەرتووکیان گەیشتنەوە ئاوایی و ڕزگاریان بوو لە تینوایەتەکەی جا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت کە دەرس و پندێکی زۆر گەورەی لێوەردەگیرێت دەفەرمێت لە ڕۆژی قیامەتێدا ئەو پیاوەی کە تاوانبارە مەلایکەتەکان پێش خۆی دەدەن بۆ ئەوەی کە بیبەن بۆ جەهەنەمێ سبحان الله لەو کاتێدا تووشی پیاو چاکەکەی دەبێت پێی دەڵێ ها فڵان کەس نامناسیەوە دەڵێ ئەتۆ کێی دەڵێ وەڵام من ئەو کەسە تاوانبارەم کە لە ڕێگادا بەیەکەوە دەڕۆیشتین لە دنیادا زۆرت تینوو بوو ئەمن ئەتۆم لە خۆم خۆشتر ویست و ئاوەکەم بە تۆدا پشتم بەخوای پەروەردگار بەست لە تینوێتی ڕزگارم کردی ئێستا شەفاعەتم بۆ بکە داوا بکە بشک و خوای گەورە عەفوم کاو نەبمەنە جەهەنەمێ سبحان الله پیاو چاکەکە بە مەلایکەتەکان دەڵێ ڕاوەستن ئەنجا لەو کاتێدا دوعا دەکا و داوا لە خوای پەروەردگار دەکات دەڵێ ئەی خوای پەروەردگار خۆت دەزانی کە ئەو پیاوە چۆن ئاویدا بە من و ئەمنی ڕزگار کرد ئێستا بیبەخشە و ئەو پیاوە دەبێ ببەخشی بە من خوای پەروەردگاریش ئەو پیاوە تاوانبارەی عەفو دەکات و دەیبەخشێ بەو پیاو چاکەی و دەفەرمێ ئەو پیاو چاکە دەستی ئەو هاوڕێی دەگرێت دەستی تاوانبارەکەی دەگرێت و هەردووکیان دەچن بۆ بەهەشتێ خوای گەورە ئێمەش بگێڕێ لەو کەسانە کە بەیەکەوە هەمومان بچینە بەهەشتێ بەڵام پێم باشە دوو دەرسوپەندی لەو فەرمایشتەی باسکەم یەکەمیان ئەو فەرمایشتە دەرسوپەندی ئەوەی لێوەردەگیرێت کە گرنگی ئاودان بە خەڵکو و خێری ئاودان بە خەڵک یەکجار گەورەیە بۆ ئینسانی ئەوە تا ئینسانێکی تاوانبار بەکەمی مەزانە ئاویدا بە پیاو چاکێک خوای پەروەردگار ڕزگاری کرد و بردیە بەهەشتێ شەفاعەتی هاوڕێژ بۆ هاوڕێ قبوڵە لە ڕۆژی قیامەتێدا ئەو پیاوە چاکە شەفاعەتی بۆ کرد و خوای گەورە و تاوانباری بردە بەهەشتێ دووهەم لەو دەرسوپەندانەی کە لێی وەردەگیرێ ئەوەیە کە گرنگی و گەورەی هاوڕێتی پیاو چاکان لەگەڵ دابوونی پیاو چاکان تەماشاکە ئەو پیاوە ئاویدا بە ئینسانێکی پیاو چاک لە قیامەتی ئەو پیاو چاکە شەفاعەت بۆ ئەو هاوڕێی دەکات و خوای گەورە شەفاعەتەکەی وەردەگرێت و ئەو پیاوە ڕزگاری دەبێت ئەوە بەڕاستی گەورەی و گرنگی هاوڕێ و هاوڕێتی پیاو چاکانمان بۆ دەردەخات چەند گرنگە کە ئینسان هاوڕێی باشی بێت سەعدی شیرازی دەڵێت یەکێک لە پیاو چاکان لە خەوەیدا بینی پادشایەکی بینی لە ناو بەهەشتێ و خواناس و عابدێکیشی بینی لە ناو جەهەنەمێدا خوا پەنامەدات گوتیان باشە جاوە چۆن دەبێت گوتی وەڵا ئەوە بەهۆی ئەوەیە کە ئەو پاشایە هاوڕێتی پیاو چاکانی کردو لەگەڵ پیاو چاکاندا بووە وەکو فەرمایشی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەنتە مع من ئەحبەبتە ئەو پادشایە هاوڕێتی پیاو چاکانی کردو لەگەڵەوەندا بووە ئەو عابیدەش بەهۆی پشتگیری ستەمکاران و زاڵمان و لەگەڵدابوونی زاڵمان و پشتگیری زاڵمان هەرچەندە عابید بووە خواپەرست بووە یعنی بەندایەتی شخصی هەبووە و عیبادەتی شخصی هەبووە بەڵام بەهۆی ئەوەی کە پشتگیری زاڵمانی کردو لەگەڵ زاڵماندا بووە خوای گەورە بردوێتە جەهەنەمێ